ئەمە قەنەعەتمان وایە نەشتەرگەری تەنها بە جەڕاحی ناکرێ بەڵکو نەشتەرگەری بە یارمەتی پاسەوانی بەردەرگای، بە یارمەتی ئیدارەکەی محاسبی ئیدارەی خەستەخانەی، کارمەندی دکتۆری ڕەتهەی، دکتۆری مخەدیری، معاون جەڕاح مساعد مخەدیر، هەمویان هۆکارن لەگەر ئەو کارمەندەیەکەوە ناو ساڵی عەمەلیاتی پاک دەکاتەوە، لەگەر ئەو کارمەندەیەکەوە نەخۆشەکەی نەقڵ دەکات لەسەر خەلوێرەی، بە هەموومان نەشتەرگەری دەکەن لەگەڵ ئەوەی کە لە دەرمانخانەی دەرمانیدا، ئەوەی کە لە تاقیگەی فەحسی لە بۆ دەکا، ئەوەی کەوە ئەشعەی لە بۆ دەگری، ئەوەی سۆنەری لە بۆ دەکا، بە هەر هەموومان ئیش دەکەیت. لۆیە میهرەبانی هی هەمووانە لە بۆ هەمووانە کەسیشمان لێ زیاد نییە، خزمەتی هەر هەمووانیش دەکەیت. سەردانیکردنی نەخۆشی خێرا، ئەدی چارەسەرکردنی نەخۆشی دەبی چەند خێربی، ئەدی ئەگەر خەستەخانەی لە بۆ دروست بکەیت دەبی کوبیتر. خۆشەویستان وەرن هیممەت بکەن، بەشداری بکەن، خۆتان دەوڵەمەند بکەن بە میهرەبانی، بەڵکو خۆی میهرەبان ڕحممان پێ بکات.